بسم الله الرحمن الرحيم. كتاب خاني روشنايي دنجي. ناسنامي كتاب. ناوي كتاب ماركسيزم يان إسلام. نوسيني مصطفى محمود. ورجراني مصطفى السيد مينا. ناوي زنجيرا بابتا فكريا كان جمارا تواردا. تيراج 1000 دانا. نوبي تاب دوام. ساڵی چاپ 2016 ژمارەی لاپەڕا 153 لاپەڕا. دیزاین ناوەندی ڕێنوێن. سەرپەرشتیکار سەرکۆ کەریم ئەحمەد. ئیمێل ڕێنوێن 2009@gmail.com. لە کتێبخانەی گشتی سلێمانی ژمارەی سپاردنی 1755 ساڵی 2016 پێدراوە. خوێندنەوەی عەلی عومەر. هەڵەبڕی و کارە دەنجەکان ڕێبین کاظم بندیان. مارکسیزم یان ئیسلام. لاپەڕا 3. پێشکەشە بە تۆ ئەی ئەو تاقە سوارەی لە حەفتاکانی کوردستاندا. قەڵەمە تیژەکەت لە خەرمانی وشەی کوردی گیر کرد و بە شەماڵی ئیسلام دەستت کرد بە شنەبا و گەردەلوولێکت لە ئاقار تووتی سیفەتانی گوێ لە مست و حەق نەبیست ساس کرد. بە بەرزی قەندیل و بە پانایی هەموو کوردستان و بەتەنیا بوویە خەنیمی بیری چەوت و خوانەناسی و لاڕێیی و ڕێکەوت و ئەوەندەی بۆت کرا. گزنجی وشەکانت بەگژ شەوە زەنجی نەفامیدا کرد و بەڕای کاروانی وشەکانت لە شارە زور و دوایی لە گەرمیان بوو. بە تۆ کە وشەکانت بوونەتە ئاوی مەتاڕە و توێشووی پشتی ڕەش و ڕووتی هەموو کوردستانم. بە تۆ ئەی ئەستێرە گەشەکەی ئاسمانی تەماوی کوردستان. ئەی مامۆستای زانا و بوێر مامۆستا محەممەد ساڵح شارە زووری. ئەو برادەرە مارکسیانەی بەهۆشی خۆیان بیر دەکەنەوە و گوێ لە قسە ڕادەگرن و ئەوەی پێیان ڕاست بوو وەری دەگرن. وەرجێڕی کوردی. 1-2 قسە. لاپەڕا 4. بەناوی ئەڵڵا گوێگر و خوێنەری سەنجین و خۆشەویست. بێگومان مارکسیزم بە بزاوتنی هەستی چەوساوان و کرێکاران بەهۆی دروشمی بریقەدار و لافلێدانی زانست و پێشکەوتنخوازی بۆ سەرنجڕاکێشانی ڕووناکبیران توانیویەتی لە هەردووک دەستە بەشێک هەڵخەڵەتێنێ و تۆق و زنجیرەی جەبری مێژوو ناکۆچی چینایەتی و دیکتاتۆری پرۆلیتاریا و چیوچیان بکاتە گەردەن و دەستەوە و مێشکیان بەنج بکات و چۆنی دەوێ وایان بخاتە کار. بەڵام پاش ئەوەی ڕووداوەکانی ڕۆژانەی ژیان پەردەی لە ڕوو هەڵماڵین و ئەوەی لە دێزەکەیان دابوو بە ئەسکۆیی واقع هاتە دەرێ، خەڵک لێیان هیوا بڕاو بوو و بۆی دەرکەوت کە ئەوانیش هەر بە دوای بەرژەوەندی خۆیاندا دەگەڕێن و هیچی تر. خەڵک بە چاوی خۆی دیتی کە مارکسیزم بۆ خۆی تووشی جێژاوێکی وا توند و تیژ بووە لەوانەیە ببێتە هۆی تێداچوونی یەکجاری. ڕووسیا بە جۆرێک لە مارکسیزم دەگا و پڕوپاگەندەی بۆ دەکات و چین بە جۆرێکی دیکە و هەر یەکەشیان ئەوی دیکە بەلادەر و نۆکەری ئیمپریالیزم دەزانێ. یوغوسلافیا لە هەردووچیان جیایە و تەنانەت تیتۆی سەرۆک کۆمار ماوەیەک پێشمردنی گوتی هیوادارم دۆستی خۆشەویستم جیمی کارتەر نەهێڵێت ڕووسیا دەست بخاتە کاروباری وڵاتەکەمانەوە. ئەلبانیاش لە هەموویان جیایە و پەیوەندی بە جیهانی دەرەوە بڕیوە و هەموو ئەوانی دیکە بەلادەر دەزانێت. کۆمۆنیستانی فەڕەنساش بە ئاشکرایی ڕایانگەیاند کە ئەوان نایانەوێت بە هیچ جۆرێک پەیڕەوی لە بیر و باوڕەکانی لینین بکەن. جا ئەوان ئەگەر بۆ خۆیان ئاوا بن و هیچیان بەڕبەی هیچیان نەپێون، خەڵکی دیکە چۆن لێیان هیوا بڕ نابێ. بە دەردی مەسەلە کوردیەکە دەڵێ کە چەڵ ئەگەر دکتۆر بات دەرمانی سەری خۆی دەکرد. لەبەر ئەوە شتێکی ئاساییە کە زۆر ڕووناکبیری لێهاتوو پاش ئەوەی هۆشیان هاتەوە بەر و هەناسەیەکی قوڵی ئازادی بیرکردنەوەیان هەڵکێشا و لە دەور و پشتی خۆیان ڕوانی لی پاشگەز بوونەوە و پەردەیان لەسەر ئەفسانەکانی هەڵماڵی. جا دکتۆر مصطفى محمودیش کە نووسەری ئەم کتێبەیە یەکێکە لەو ڕووناک بیرانە
کە پاش چەندان ساڵ لە تاریکستان هاتە دەرێ و بوو بە پپولەی دەوری چرای ڕاستی. ئەوەی لەم کتێبەدا گوێبیست دەبی یا دەیخوێنیتەوە قسە و بیر و ڕای ڕووناکبیرێکە کە 30 ساڵ مارکسی بووە و بە هەموو شێوەیەک بەرگری لێ کردووە. گەورەترین نووسەری چەپڕەو بووە لە میسر. دەبا هەموو لەشمان بکەینە گوێ و دڵی خۆمانی پێ بسپێرین. بە پەرۆشەوە گوێ بۆ کەسێک ڕاگرین کە 30 ساڵ لە شاری کوێران دەستی بە چاوانەوە گرتبوو، هەرکە چاوی کردنەوە لەوێ هەڵی نەکرد و هاتە دەرێ. با ئێمەش وەکو دکتۆر مستەفا مەحموود هەرکە ڕاستیمان بۆ دەرکەوت پێی قایل بین و نەیخەینە بن لێوان و نەیشارینەوە، بەڵکو وەکووی بێباکانە دەری بڕین و بە خەڵکی ڕاگەێنین، با پەندی لێوەرگرین. چونکە مرۆڤی بەختیار ئەو کەسەیە کە پەند لە خەڵک وەردەگرێ و مرۆڤی بەدبەخت خەڵک پەندی لێوەردەگرێت. جا ئەی کوردی هاوخوێن و هاودینم، ئەی چەو ساوەترین مرۆڤی سەرزەوی، بۆ ئەوەی بەدبەخت نەبین و چیدی پەردەی تاریچیمان بەسەردا نەکشێ و نەبینە پەند، با چاومان بکەینەوە و پەند لە خەڵک وەرگرین. 25 سەی 1983 وەرجێڕی کوردی. پێشەچی لاپەڕا 8 دکتۆر مستەفا مەحموود، بەناوبانگترین زانای مادی و چەپڕەوی میسر، کە بڵاوکردنەوەی کتێبەکەی بەناوی الله والئینسان لە ساڵی 1955 دا کە مەحموود ئەمین عالمی بەناوبانگترین مارکسیستی میسر پێشەچی بۆ نووسیوە. جەنجاڵ و جێڕە و کێشەیەکی زۆری نایەوە. ئێستا بەرەو ئیسلام گەڕاوەتەوە. گەڕانەوەی دکتۆر مستەفا مەحموود بۆ ئیسلام و بڵاوبوونەوەی چەند کتێبی زانستی و گرنگ بە قەڵەمی وی وەک الله، القرآن، محاولة لفهم العصر، حوار مع صديق الملحد، الماركسية والإسلام، لماذا رفضت الماركسية، رحلة من الشك إلى الإيمان، أينشتاين والنسبية، رأيت الله. جەنجاڵێکی دیکەی ناوەتەوە و زەبرێکی سەختی لە مارکسیزم داوە لە نیشتیمانی عەرەبدا، تا ئەو ڕادەیەی کە چەپڕەوانی نیشتیمانی عەرەبی خستوونەتە ترس و لەرزەوە و بە ناچاری دەستیان کردووە بە ڕەتلێدانەوەی. چونکە دەڵێن کتێبەکەی دکتۆر مستەفا مەحموود دەربارەی قورئان بۆیە دەبێ لێی بکۆڵرێتەوە. چونکە دکتۆر مستەفا چەندان ساڵ لە بەشە جۆر بەجۆرەکانی زانستدا کاری کردووە و بە ناوی کەسێکی زانستی زۆر ناوازە و باڵا لە جیهانی عارەبدا ناسراوە. کتێبەکەی دەتوانێت ببێتە پشتیوانێکی زانستی پتە و بۆ بیر و باوەڕی ئاینی. لەلایەکی دیکەوە دکتۆر مستەفا بیرمەندێکی لیبرالی بوو کە لە هەموو نووسینە فکری و فەلسەفیەکانیدا لە ڕوانگەیەکی مادیەوە دەیڕوانی و کتێبەکەی بەناوی الله والئینسان نیشاندەری ئەو مەبەستەیە. لەبەر ئەوە دکتۆر مستەفا مەحموود وەک نووسەرێکی لێهاتوو چاڵاک ناسراوە و هەموو چینەکانی کۆمەڵ بە تایبەتی لاوان بەدڵگەرمیەوە کتێبەکانی دەقۆزنەوە و پێشوازی لێ دەکەن. دەبێ ڕەخنەی لێ بگیرێت تا نووسینەکانی کەمتر کاریگەری نەرێنیان هەبێت لە نێو لاواندا. شڵەژان و سەغڵەتبوونی مارکسیستەکانی جیهانی عەرەب هەر بەڕەت لێدانەوە و ڕەخنە لێگرتنەوە ڕانەوەستاوە. چەپڕەوەکان بەپێی خۆی لە مێژینەی خۆیان ڕێگەی شاڵاو و تۆڵ لێکردنەوەشیان گرتۆتە بەر کە نیشانەی ئەو پەڕی ناڕەحەتیانە. بۆ نمونە تەماشای ئەم ڕستانە بکات تا بزانی چەند شڵەژا و ناڕەحەتن و کونە مشتیان لێبۆتە قەیسەری. لە کۆتاییدا قسەیەک دەمێنێتەوە بۆچی نووسەر و بیرمەندێکی لیبرالی چەپڕە و بیر و باوەڕی دەگۆڕێت. ئەم پرسیارە لە ڕواڵەتدا سادەیە، بەڵام پێویستی بە وەڵامێکی ورد و قوڵ هەیە و زۆر کێشە و بەرەی دیکەش بە دوای خۆی دادێنێ کە ئەو کتێبە جێی لێکۆڵینەوەیان نییە. بەدبەختیە کە تووشی بیرکردنەوەی زانستی کۆمەڵی ئێمە بووە، کاریگەریەکی زۆری لەو بارەوە هەیە، بۆیە ئێمە میوەی تاڵی ئەو ڕووداوە و زۆر ڕووداوی ناخۆشی دیکە دەچنین. دەبێ مەبەستی دکتۆر عاتفی مارکسیستی چەپڕە و لەو وەڵامەت چی بێ کوا کام بەدبەختی تووشی بیرکردنەوەی زانستی کۆمەڵی ئێوە بووە. ئەی ئێوە بیری جیهانگیر و ئایدۆلۆژیای هەموو لایەنەتان پێنیە و بەسەچی زانستی و فەلسەفە چەکدار نین.
جا ئەگەر وایە بۆچی کە ڕێبەرێکی فکری ڕێڕاست دەدۆزیتەوە و هێندە دەترسن وا دیارە تاکە ڕووداوی تاڵ ئەوەیە کە ئەوەی لە بن بەڕەیە دێتە سەر بەڕە و دەردەکەوێت کە جیهانبینی ئێوە ناتوانێ مرۆڤی توێنی و ڕاستەقینە تەنها بەچەکی مادە و ژێرخان و سەرخان و دژایەتی چینایەتی و ڕستە دروشماویەکانی دیکە فریو بدات ئەگەر وانە ئەی بۆ فەیلسوفانی ئێوە لە فەڕەنساش لە مارکسیزم هەڵگەڕاونەتەوە ئەو دیاردەیە نیشانی دەدات کە ئەو بەدبەختیەی تووشی ئەندێشەی ماتریالیزم بووە تایبەت نییە بە کۆمەڵی ئێوە ئەوەتە کۆمەڵێ بەڕواڵەت پێشکەوتووی ئەوروپاش لەو ئەندێشەیە بێزار بووە چونکە ئەو ئەندێشەیە نەیتوانیوە گیانی وان تێر بکات و ناکرێ مرۆڤ بەهۆی نان و نشینگەوە بۆ هەتایە زیندوو بهێڵدرێتەوە ئەو کاتەی نان و نشینگەی بۆ دابین بوو گیانیشی گڕ دەگرێ و دەبێ ژیر بکرێتەوە و تێر بکرێت بەڵام ماتریالیزم لەم کارەدا دەستەوسانە هاوڕێنە بەڕاستی سەیرە ئەگەر کەسێک بەدەنگ بانگەوازی سروشتی خۆیەوە بچێ و پێی قایل بێ و بەرەو ڕاستەقینە بگەڕێتەوە ئێوە هێندە سەغڵەت دەبن و لە دژی ڕاست دەبنەوە و وەخۆ دەکەون نەخێر برادەرینە تۆ بزی دژی بیر و باوەڕ بەکار مەهێن و لێگەڕێن مرۆڤەکان ئازادتر بیر بکەنەوە چونکە دۆگماتیزمی مادی ئێوە سەرنجامێکی خۆشی بۆوان نابێت و هەموو کەس نەیتوانیوە و ناتوانێت چاوان لە قوچ بنێ و هەتا سەر پەیڕەوی پێشکەوتنەکانی ئێوە بکات یان بۆ هەتایە باوەڕی بە ئاەتەکانی ڕێبەرانی ئێوە هەبێت ئەوە ڕاستیەکە دەبێ قبوڵی بکەن جا کەیفی خۆتانە ئەو ڕاستیە لە ڕووداوە تاڵەکانی کۆمەڵی خۆتان دەزانن یان لەو دژایەتیانەی کە لەو بیرکردنەوە بەڕواڵەت زانستیەدا هەن کە پەیڕەوی دەکەن بێگومان ئێمە زۆر چاک دەزانین کە گەڕانەوەی دکتۆر مستەفا مەحموود بەرەو ئیسلام لەبەر ئەوەی خاوەنی پایەکی بەرزی کۆمەڵایەتی و زانستیە لە جیهانی عارەبیدا بۆ ئێوە تا بڵێ دڵتەزێن و ناخۆشە بە دەردی مەسەلە کوردیەکە دەڵێت دار هۆڕەی لە خۆ نەبێ ناقلیشێ ئەویش هۆڕەیەکی زۆر گەورەیە لە داری مارکزیزمدا و ماوەی قڵشنی کورتتر دەکاتەوە بەڵام ئەوەش دەزانین کە هەموو مرۆڤێکی ڕووناکبیر ناتوانێت هەتا سەر وەکو کوێر و کەڕان بمێنێتەوە وەفریوی دروشمە بەتاڵەکانی ئەو کەسانە بخوات کە زۆربەی قوربانیەکانیان لە نێو ڕووناکبیران هەڵدەبژێرن لە کاتێکدا بە میسردا دەچوومە جەزائیر یەکێک لە دۆستەکانی مستەفا مەحموود کتێبێکی ئەوی پێشکەش کردم کە بە ناوی ئەلمارکسیە وەلئیسلام چاپ کراوە و دوانووسراویەتی ئەو کتێبە لە 4 وتار پێکاتووە و لە ناو فڕۆکەدا دەستم بە وەرجێڕانی کرد و بەشێکم لە ڕێگا وەرجێڕا و دوای گەڕانەوەم لەبەر سەرقاڵی نەمتوانی تا ئەمڕۆ بڵاوی بکەمەوە ئێستا دڵخۆشم کە نێوەڕۆکی گشتی کتێبەکە دوای هەندێک دەستکاری لە دەقەکەدا و هەندێک خستنە سەر و زیادکردنی چەند پەراوێزێک دەکەوێتە بەردەستی خوێنەران بەو هیوایەی جێی ڕەزامەندی برایان بێت لە نێوخۆ و دەرەوە 2-3 وتاری دیکەش کە لەگەڵ مەبەستەکانی ئەم کتێبە دەگونجێن لە کتێبەکانی دیکەی دکتۆر مستەفا مەحموودەوە وەرجێڕاون کە بە زوویی بەجیا و بە ئاماژەکردنەوە بۆ سەرچاوەکانیان بۆ سوودی گشتی بڵاو دەبنەوە ڕەبیع الئەوەل 1399 هیجری سەید هادی خەسرۆ شاهی خاڵی دەستپێکردن لاپەڕا 16 ئازادی خاڵی دەستپێکردنە ئازادیش ئەوە نییە کە مادیەکان خاوەنانی فەلسەفەی نێوەڕۆکی کۆمەڵایەتی پێمان دەناسێنن کە دەڵێن ئازادی ئەوەیە کە ئەو شتەی پێویستمانە بیخۆین و دەستمان کەوێت چونکە ئاژەڵیش خواردنی دەست دەکەوێ و دەیخوات و دابینکردنی خواردن بەتەنها ناتوانێ مرۆڤ بکاتە مرۆڤێکی ڕاستەقینە چونکە مرۆڤ گیاندارێکی ئازادە و بۆ خۆی فکر و بیری هەیە توانای بڕیاردان و ویست و ئیرادەی هەیە هەندێک جار سەرەڕای برسیبوون بە ڕۆژوو دەبێت هەندێک جار بۆ بەرگریکردن لە ئامانجێک مردن هەڵدەبژێرێت و خۆی بە کوش دەدات یان دەبێتە سەرباز لە شەڕێکی خۆکوژیدا و سووریش دەزانێ بە زندویی ناگەڕێتەوە ئەمانە لەبەر ئەوە دەکات چونکە لێ بڕاوە و بڕیاری داوە بەڕووی ئەو شتەدا کە بەدڵی نییە بقیژێنێ و بڵێ نا
تاکە چەمچی ئازادیش لەوەدا خۆی دەنوێنێ کە مرۆڤ دەتوانێت لە بەرامبەر ستەم و ناحەقیدا هاوار بکات و بڵێت نا. جا ئەگەر ئەو ئازادیەی لە دەست دەربێنین ئەوە ڕاست تاکەڕێی ڕزگاریمان لێگرتووە، چونکە هیچ هونەر نییە کەسێک لە ترسان پەیڕەوی لە یاسا بکات. هەڵبەت مرۆڤ دەتوانێت لە بەردەم ترس و تۆقاندن خۆی بە چاکەکار پیشان بدات، بەڵام ناتوانێت بەڕاستی ببێتە چاکەکار، چونکە ترس جلەوی گرتووە و توانای بڕیاردانی نەماوە. بەخشینیش لە بەردەمی کەسێک هەموو دەمی بە کابرای بەخشندە دەڵێت، بتەوێ و نەتەوێ دەبێ ئەو شتە ببەخشی، گاڵتەجار نەبێ نییە. ئاخر ئەوە چ بەخشینێکە؟ ڕەنگە کەسێک بە قسە و بەدرۆ بڵێت ئەمن بەخشندەم، بەڵام لە ڕاستیدا هیچ نەبەخشێت و لە ئەنجامدا کۆمەڵێک دروست دەبێت کە کۆمەڵی ترس و لەرز و فروفێڵ و چاوبەستنە، کۆمەڵێک کە هەریەکە لە ئەندامانی دووڕوو درۆزن و هەڵەپەستە و بە هەر ڕێیەک بێ دەیەوێ خۆی لە کار بەدەست و دەستەڵاتداران نزیک بخاتەوە. ئەوی ڕاستی بێت کاری چاک و ڕێک و پێک کە لە ویژدان و دڵسۆزیەوە هەڵقوڵابێ ناکرێت چاودێری لەسەر دابندرێت، چونکە بەهۆی چاودێری لە سەردانانەوە نرخی خۆی لەدەست دەدات و لە ئەنجامدا دەوڵەت ناتوانێت ئەو ڕێ بدۆزێتەوە کە پێی دەگاتە ئەو ئاقارەی بەرهەمهێنان کە مەبەستیەتی، چونکە خۆشەویستی جێگای خۆی داوەتە ترس و لەرزێک کە بەسەر هەموو ئامێرەکانی کاریشەوە چاودێرە. بەڵام کە دەڵێن ڕەوشتی نوێ بە پێگوتن و بە بیرهێنانەوەی بەردەوام لە ڕێگەی ڕادیۆ و دروشم و بڵاوکراوەکانی سەردیوارەکان پەیدا دەبێت، ئەوە گەشبینیەکی منداڵانەیە، چونکە ڕەوشت لە هەڵسوونی دەرونیەوە سەرهەڵ دەدات، نەک لە دروشم و ڕادیۆ و شتیواوە. پێگوتن و دەرزدادان شتێکی ڕووکەشە و ڕەوشت ئەگەر بێت و بنەمای دەرونی پتەوی نەبێت بەوان خۆناگرێت و لە نێو ناچێت. گۆڕین لە ڕەوشدا زۆر لەوە قوڵترە کە پێگوتنی بەتەنها بێت، بەڵکو قایلبوونێکی دەرونیە و وابەستەیەکی ویژدانیە، باوەڕپێهێنانێکە لە ئازادی ڕووتەوە هەڵقۆڵیوە. هەرگیز نەبووە سەربازێکی ترسنۆک پاش بیستنی بەرنامەیەکی ڕادیۆ بوو بێتە سەربازێکی ئازا و هەر کاریگەریەکی سەرپێیی کە سرودی سەربازی یا بەرنامەی ڕادیۆ دەیکاتە سەر سەربازێک لەگەڵ تەقینی یەکەم گولە لە نێو دەچێ، چونکە ئازایەتی شەڕکەرێک تەنها لە ئەنجامی باوەڕی دەرونی ئەو کەسە و خۆشەویستیەکی ڕەها و بۆ ئەو شتەی بڕوای پێیەتی سەر هەڵدەدات و هەر لەبەر ئەوەشە تا مردن بەرگری لێ دەکات. ئەو شتەی بڕوای پێیەتی دەبێ بەو پەڕی ئازادی و ئاسوودەیەوە هەڵی بژێرێت، چونکە ئازادی گیانی هەموو ئەو هەڵوێستانەیە کە لە ڕەوشتەوە سەرچاوە دەگرن و بەبێ ئازادی نەڕەوشت و نەدڵسۆزی و نەداهێنان و نەکار دروستی و نەهیچ ئەرکێک لە کەس چاوەڕوان ناکرێت. ئەگەر بمانەوێت کارێک ئەنجام بدەین و بەرامبەر ئەرکێک هەست بە لێپرسینەوە بکەین، دەبێ ئەو ئەرکە بەو پەڕی ئازادیەوە لەسەر شانمان دانین و قبوڵی بکەین، نەک لە بەرفەرمانی سەرۆکێک. جا ئەگەر ئازادیدان بەگەلێک بە بیانووی سەرکردایەتی کردنی لە قۆناغی گواستنەوەدا دوا بخرێت، ئەوە لە هەمان کاتدا ڕازگۆیی و دەستپاچی و ئازایەتی و هەموو ئەو ڕەوشتە چاکانەی کە بۆ بنیاتنانی کۆمەڵێکی ڕێک و لەبار پێویستن لی ستێنراون. بۆیە دەڵێن ئازادی خاڵی دەستپێکردنە و لە پێش هەموو شتێکەوەیە، بەڵام ئازادی مەسەلێکی کێشە لەسەرە و لەسەری پێک نەهاتوون و هەر تاقمێکی سیاسی بە شێوەیەکی تایبەتی تێیدەگات. چەند لە مێژە بە درێژایی مێژوو خوێن دەڕژێت لە دووبەرەچی بیر و باوڕ و چینەکاندا و پیاوکژانی هەموو لایەنەکانیش بە ناوی ئازادی و لەژێر ئاڵای ئازادیدا خەڵکیان کوشتووە. ئازادی لە ڕوانگەی ڕاست و چەپەوە وەک یەک نییە. لە ڕژێمی سەرمایەداریدا ئازادی ئەوەیە کە هەر کەسێک هەر شتێکی حەزی لەیە بیکات و هەرچی دەیەوێت و دەستی بهێنێت و ببێتە خاوەنی هەر شتێکی کە مەبەستیەتی، وەک بەرانی سوڵتان مەحموودی کەس دەستی و بەردەستی نەنێت. ئەگەر توانی ئازادە تەنانەت ڕۆژنامەیەک، دەستگایەکی بڵاوکردنەوە و ئێزگەیەکی ڕادیۆ و کارخانەیەکی ئاسنتوانەوە و چەمبیرەنەوت و کانگەی مسیشی هەبێت، بەو مەرجەی باز بداتە دەوڵەت و پاشماوەی سوودەکەشی چۆنی پێخۆشە وای خەرج بکات. شتێکی ڕوونیشە کە ئەو جۆرە ئازادیە لە کۆتاییدا لەسەر یەک کەڵەکە دەبێت و لە سنوور دەردەچێت و دەبێتە قۆرەخکاری و شمەک و پاش خۆدان
الاحتیکار و دەستکاریکردنی نرخ و بۆرسەبازی و لە ئەنجامدا خەڵکی دیکە ئازادی خۆیان لەدەست دەدەن و سەرمایەدار و کۆمپانیاکانی بازرگانی دەبنەوە فەرمانڕەوای خەڵک. هەڵبەت کابرای پارەدار لە ڕێی سەرمایەکەیەوە کە لە خۆڕە هەر لە زیادبووندایە دەتوانێت دەنجی هەڵبژێرەکان بڕێ و خۆی بگەێنێتە پەرلەمان و حیزبێک پێک بهێنێت و دەوڵەت بە شێوەیەک پاڵپێوە بنێت کە سوودی ئابووری خۆی تێدا بێت. ئەو کاتە لە دەستیشی دێت و بۆ دەستخستنی بازاڕی فرۆشتن بۆ ساخکردنەوەی بەرهەمی کارخانەکانی چەک دروستکردن شەڕێ هەڵای سێنێت. جا شەڕی ناوچەیی بێت یان جیهانی لەمەوە دەسەڵاتی خۆی پتر پەرە پێدەدات و بەسەر خەڵکیدا دەسەپێنێ و بواری ئازادی خەڵکی دیکە تەنگتر دەکاتەوە. سنووری دەوروبەریان لێوێک دێنێتەوە و فشاریان بۆ دێنێت و نەتەوەکانی دیکەش دەخاتە بن چەپۆکی داگیرکەر و هەرچی نیازی بێت دەیکات. ئەو کاتی هەزار هاوار بە پۆلیکە و بانگ و هاواری زۆر لێکراوان بە هەوادا دەڕوات. ئەم جۆرە ئازادیە زنجیری کۆیلەیی دەخاتە دەست و پێی خەڵکی تر و لە دواییدا دەبێتە هۆی کۆیلەیی و پێوەبوونی کابرای سەرمایەداریش، چونکە ئەو کابرایە خۆی کردوتە بەندەی سەرمایە و سەری لە گرەوی سەرمایە ناوە و لە ئەنجامدا بۆ خۆشی لە ئاوری یەکێک لەو شەڕانەدا کە بۆ خۆی هەڵی ساندون دەسووتێ. جا ئازادی ئەگەر ئەوە بێت دیلی و کۆیلەیە نەک ئازادی، چونکە دەبێتە هۆی نەمانی ئازادی خەڵکی دیکە و لە کۆتاییدا دەبێتە هۆی نەمانی ئازادی پشتیوان و خاوەنەکەشی. جا لەبەر ئەوەیە کە ئێمە ئازادی بە چەمچی سەرمایەداری ڕەفز دەکەین. ئەوجار بابزانین چەپڕەوەکان چۆن لە ئازادی دەگەن. مارکسیستەکان دەڵێن ئازادی ئەوەیە کە جیهان بگۆڕێت و جیهانێکی نوێ بە گوێرەی بەرنامەی حیزب دروست بکرێت. جا بێگومان ئەو گۆڕانە پێویستی بەگرتنەبەری ڕێیەکی تایبەتی هەیە. لە پێشدا دەبێ سەرمایەداری هۆیەکانی خۆڕاگرتن و مانەوەی وەک قۆرەخکردن، ئەلئیحتیکار و چەوسانەوە و هەتا دوایی لە نێو بچن و خاوەنایەتی و زەوی و کارخانە و هۆی وەبەرهێنان و هەموو هۆیەکانی ڕاگەیاندنی وەک ڕۆژنامە و ئێزگە و کتێب لەلایەن دەوڵەتەوە دەستیان بەسەردا بگیرێت و لە خزمەتی چاکەی چینی کرێکاردا بخرێنە کار. لە خۆناغێکی کاتیدا چینی کرێکار بەو پێی کە خاوەنی بەرژەوەندی بنەڕەتیا دیکتاتۆری پرۆلیتاریا دەگرێتە دەست و ئەو کاتەی ئەو دیکتاتۆریا توانی بۆرژوازی لە نێو بەرێت و کۆمەڵێکی بێچینایەتی بێنێتە کایەوە، نەک هەر دیکتاتۆری پرۆلیتاریا هەر لە خۆڕا لە نێو دەچێت، بەڵکو دەوڵەتیش نامێنێت، چونکە کەس پێویستی پێنامێنێت. ئەو کاتە بەرهەمهێنان هێندە زۆر دەبێت کە هەر کەس ئەوەندەی پێویستی خۆی پێدەبڕێ و هەر کەس ئەوەندەی بتوانێت کار دەکات. ئەوە هەمووی لە کۆمەڵێکی نمونەییدا کە مرۆڤایەتی فەرمانڕەوایەتی و چاوچنۆکی تێدا ڕیشەکێش کراوە. ئەوانن خەونەکانی مارکسیزم. بەڵام واقع و بیردۆزە زۆر لێکجیان نەک لە بەرخراپی پراکتیزەکردن، بەڵکو لەبەر ئەو کەم و کورتی و ڕەهۆڵانەی کە لە بیردۆزەکەدان، لەبەر ئەوەی دیکتاتۆری پرۆلیتاریا کە لە شوێنێکدا هاتە سەرکار ترس و لەرزیش لەگەڵ خۆی بە دیاری دێنێ و ئەو حیزبەی کە لە ملوێنان ئەندام پێک دێت بۆ خۆی دەبێتە چینێکی نوێی خاوەن بەرژەوەندی و سوود و بەرژەوەندی لەوەدایە لە سەرکار بمێنێتەوە و سوود وەرگرتن لە دەستکەوتەکانی حیزب تایبەتە بەوانەوە. هەر بەو هۆیەوە دەگونجێ بنکەی حیزب بە پاڵپشتی ئەو دیکتاتۆری و هێزەی لە دەستیدایە هەموو جۆرە خیانەتێک بکات، هەروەکو چۆن نوێنەری پەرلەمانی سەرمایەداری دەیکات. جا لە کۆمەڵێکدا کە لە ژێر سێبەری ترس و لەرزدا بژی و هەموو جۆرە بیر و باوەڕێکی ئاینی بە تاوان دابنرێت، بێگومان ڕەوش مانایەکی نییە و لەو بار و دۆخەدا دێوەزمەیەکی تازە بە ناوی بیرۆکراتی سەروەدەر دەنێ و ئەو شتەی کە جاران تەنها سەرمایەدارێک دەیدزی ئەو کاتە دەستەیەک لە فەرمانبەرانی حیزب پێکەوە دەیدزن. فرۆشیار، دادپرس، بەڕێوبەری بانک، فەرمانبەری کۆمەڵەی هاوکاری و ئەندامە پایە بەرزەکانی حیزب. ئەو کاتە حیزب بۆ نەهێشتنی تەمەڵی و هەندانی خەڵک بۆ کار و تێکۆشان پەنا دەباتە بەر پاداشت و خەڵاتکردن. بەڵام لە دواییدا ئەو خەڵاتکردنە دەبێتە جۆرە بەرتیلێک و بەرتیلیش قەت هەستی دڵ و دەروون نابزوێنێ، بەڵکو تەماعی بەرتیلخۆر پترتر دەکات و ڕقی خەڵکی دی هەڵدەستێنێ و دوا ئەنجامی ئەو دوو هەستەش بێجگە لە تێکشکانی پتر و وەدیهێنانی ڕقوقینی زۆرتر شتێکی دیکە نابێت.
ئەوەی لە ڕژێمی مادیدا وەبەرچاو ناکەوێت ئەو بڵێسە دەرونیەیە کە لە پەرش و جم و جۆڵ و باوەڕ و ئێشەوە سەر هەڵدەدات نەک لە پاداشت و خەڵاتەوە. باوەڕ و ئیشێک کە تەنها لە بن سێبەری یاسایەکدا دەتوانێت ببوژێتەوە کە جیاوازی چینی فەرمانڕەوا و خەڵکی دی نەکات و هەمووان بە چاوێک تەماشا بکات. بیر و باوەڕی ماتریالیستی لە کاتێکدا بەبێ هیچ هاندەرێکی ئاینی و مەبدەئێکی گیانی داوای لە خۆبردن و خۆبەختکردن لە مرۆڤ دەکات. دژایەتیەکی ئاشکرا لەگەڵ خۆی دەکات چونکە هەر ئاینە کە گەورەترین وزە دەداتە مرۆڤ و وای لێ دەکات بەو پەڕی توانایەوە و بە دەرونێکی هێمن و ئاسوودەوە لە خۆی ببورێت. بیرمەندی ماتریالیستی لەلایەکەوە کارێکی دەوێت کە تەنها لە دەست بیر و باوەڕی ئاینی دێت و لەلایەکی دیکەشەوە لە بیردۆزە و نووسیندا لەو باوەڕەدایە کە ناکرێت. هەڵەی گەورەی مارکسیزم ئەوەیە کە پێی وایە سێژەمە خواردنی چەور و پارەی خەرجی و پۆشاک و دا و دەرمان دەتوانێت مرۆڤ ئاسوودە و بەختیار بکات. مرۆڤێک کە دەزانێت دەبێ بەتەنێ ئازاری گیان بچێژێت، دەبێ هەر بەتەنێ نەخۆش بێت و پیر بێت و بشمرێت. هەروەها پێشی وایە ئەگەر زەبر و زەنگ و هەڕەشا نەتوانێت مرۆڤ ڕام بات و بیکاتە دۆست ئەوە خەڵات و ماستاو بۆکردن دەتوانێت. ئەوەش لە خەیاڵ پڵاوی بەولاوە نییە. ئێمە کە دەزانین هەر دەمرین بەلانی کەمەوە دەبێ ڕێی ئەوەمان بدەن بە ئازادی قسەی خۆمان بکەین و بە ئازادی ئیش بکەین پێش ئەوەی بمرین. مارکس و ماتریالیزمی مێژوویی لاپەڕا 28. ئەوەی دەبێ بەوردی سەرنجی بدەینێ ئەوەیە کە مارکس بیردۆزەکانی خۆی لە بارودۆخی پیشەسازی دواکەوتووی سەدەی 19دا ڕاگەیاند کە لەو بارودۆخەدا کرێکار بەڕاستی زەحمەتکێش و چەوساوە بوو بە هەزار دەردەسەر ئەگەر پارە و نانێکی بۆ خۆی و خێزانی وەدەست کەوتبە. مارکس بە خەیاڵیدا نەدەهات کە شۆڕشی زانست و تەکنەلۆژیا چ گۆڕانێکی بنەڕەتی لە سەدەی 20دا وەدی دێنێت. وەکو ئێمە ئێستا دەبینین کە کرێکار مرۆڤێکی خۆشگوزەرانە و بۆ ئیشکردن لە بەردەمی چەند دوگمەیەک دادەنیشێ و کارخانەکان بە هۆشی ئەلکترۆنی کۆمپیوتەر کار دەکەن و ئۆردوویەک کرێکاری چەوساوە لە هیچ جێیەک وەبەرچاو ناکەوێت، بەڵکو لە باتیان ئۆردوویەک فەرمانبەری خۆشگوزەران دەبیندرێت کە نەقابەکانی کرێکاران و یاساکانی دابینکردنی ژیان لە کاتی پیری و نەخۆشی و مردندا پشتگیریان دەکەن و تەندروستی و فێربوونی بەخۆڕاییان بۆ مسۆگەر کراوە. ئیدی مارکس لەوە بێخەبەر بوو کە سەرمایەداری فێڵێکی وە دەدۆزێتەوە کە کرێکار لە سوودی تایبەتی کارخانان بگاتە هاوبەش، هەروەک لە چەند جۆرێکی پیشەسازی لە ژاپۆن و ئیتالیا و فەڕەنسا و ئینگلترا کراوە. لەو لێکۆڵینەوە کورتەوە بۆمان ڕوون دەبێتەوە کە مارکسیزم لە مەسەلەکانی سەدەی ئێمە زۆر دوورە و هێشتا هەر لەگەڵ بیر و تێڕوانینەکانی سەدەی 19دایە و نەگەیوەتە کاروانی خێرا و تیژڕەوی سەدەی 20م. ئێستا بابزانین لە پێش گوتنەکان تەنبیئاتی مارکس کە هەمویان لەسەر بناغەی ماتریالیزمی مێژوویی بنیات نراون چی هەیان هاتۆتە دی. ئایا دەبارانیاندا هەیە گرێچوێرەکانی سەدەی 20م بکەنەوە؟ ئەوەی ڕاستی بێ پێشگوتنەکانی مارکس کە لەسەر بناغەی ماتریالیزمی دیالەکتیک دانراون هەمویان بەدرۆ دەرچوون. با بزانین مارکس نوقلانەی ئەوەی لێداوە کە شۆڕشی کۆمۆنیستی هەرگیز لە کۆمەڵێکی دواکەوتوودا ڕوونادات، بەڵکو لە کۆمەڵێکی سەرمایەداری پیشەسازی پێشکەوتوو وەک ئینگلترا و ئەڵمانیا ڕوودەدات. بەڵام هەروەکو دیتمان کۆمۆنیزم لە کۆمەڵێکی کشتوکاڵی دواکەوتووی وەک چیندا دەرکەوت. مارکس گوتوویەتی کە دژایەتی و ناکۆچی لە نێوان بۆرژوازی و چینی پرۆلیتاریادا لە جیهانی سەرمایەداریدا ڕۆژ لە ڕۆژێ زۆرتر دەبێت. تاوای لێدێت دەبێتە هۆی هەڵایسانی شۆڕش و لە ئەنجامدا ڕژێمی سەرمایەداری لە نێو دەچێت. بەڵام بە چاوی خۆمان دیتمان ئەوەی لە کۆمەڵی سەرمایەداریدا ڕوویدا تەواو با پێچەوانەی قسەی مارکسەوە بوو لە جیاتی زۆربوونی دژایەتی و ناکۆچی لە نێوان چینەکاندا دوای هەندێک دەستکاری و ئاڵوگۆڕ لە ئەنجامی چاڵاکی نەقابەکاندا. لە کۆمەڵی سەرمایەداریدا چینەکان زیات لێک نزیک بوونەوە و پتر تێگەیشتن.
لە کاتێکدا کە دژایەتی لە نێوان دەوڵەتەکانی جیهانی سۆشیالیستیدا پەیدا بوو هەر ڕوو لە زۆربوونیشە. مارکس گوتوویەتی خڕبوونەوەی سەرمایە لە کۆمەڵی سەرمایەداردا دەبێتە هۆی دەوڵەمەندتربوونی دەوڵەمەندەکان و هەژارتربوونی هەژارەکان. بەڵام ئەوەی کە لەم سەردەمەدا لە دنیای سەرمایەداریدا ڕوویدا ئەوە بوو کە سەرمایەی کەڵەکە بوو بەهۆی شەریکە گشتی هاوبەشەکانەوە بڵاو کرایەوە و خاوەنایەتی زەوی و زاری کشت و کاڵیش لە خۆڕا بەهۆی میراتەوە پەرد بوو. بەم جۆرە چینی چەوساوە ئەو واتاوچەمکەی کە لە سەردەمی زوودا سەردەمی مارکس هەیبوو لە دەستیدا. هەروەها مارکس گوتوویەتی پەشێویەکی ئابووری گەورە سەرمایەداری لە نێو دەبات و بەهۆی بەرهەمهێنانی زۆرتر لە پێویست و پێهەڵاتر لە توانایکڕینی خەڵک و دەستکورتی کرێکاران. سەرمایەداری بەخڕی لە نێو دەچێت. بەڵام ئەوە تا ئێستا دەبینین پەشێویە ئابووریەکانی سەرمایەداری پەشێوی ڕووکاری و ڕواڵەتین نەک بنەڕەتی. بە گوێرەی بیردۆزەی زێدەبابی مارکس دەبێ کرێی ڕۆژانەی کرێکار لە جیهانی سەرمایەداریدا لەو پەڕی کەمیدا بێت بە جۆرێک کە تەنها ژیانێکی نەمر نەژی بۆ دابین بکات. بەڵام ڕاستیەکانی سەردەمی ئێمە ئەم بیردۆزەشیان وەدرۆ خستەوە و لەبەر هەندێکی یاسای تازە و چاڵاکی نەقابەکان و ئەو ئاڵوگۆڕ و دەستکاریانەی کە ڕژێمی سەرمایەداری بەسەرخۆیدا هێنان. لە زۆر وڵاتی ئەوروپادا کرێکار ڕۆژانەیەکی وا وەردەگرێت کە لە ژیانێکی خۆشدا بژیت. ڕەنگە گەورەترین هەڵەی مارکسیزم ئەوە بێت کە هەر سوورە لەسەر ئەوەی بیرێکی جیهانی و هەمەلایەنە بێت، بۆ هەموو پرسیارێک وەڵامێک، بۆ هەموو کێشەیەک چارەیەک دانێت، پێ بخاتە هەموو مەیدانێکەوە و لە هەموو دەرگایەک بدات و بە دەوری کوردەکە دەڵێت لە هەموو دێزان ئەسکوێ بێت. لە ڕوانگەی مارکسیزمەوە ئەوەی باوەڕی بەوە نەبێت کە مارکسیزم بیرێکی جیهانیە نەک هەر مارکسیست نییە بەڵکو هەڵگەڕاوە و دوژمنیشە. چونکە گەورەترین دوژمنی مارکسیزم ئەو کەسەیە کە مارکسیزم بەشبەش بکات، خۆی لە بەشەکانی بکاتە سەرپشک، بە بەشێکی قایل بێ و وەری بگرێ و بەشێکی دیکەی بەهۆی نەگونجانی لەگەڵ کردار و واقعدا وەلانێت. ئەو کەسە ناپاک و دژە مارکسیزمێکی تەواوە. بۆ ڕوونکردنەوە لەسەر ئەم باسە جا ئەوەی خۆشەکە محەممەد ئەنوەر خۆجەی سەرۆکی تاقە وڵاتی موسڵمان نشین لە ئەوروپا ئەلبانیا کە لە سەردەمی ستالیندا وڵاتی خۆی بردە ڕیزی وڵاتانی کۆمۆنیست. لە دوای ستالین و هەڵگەڕانەوەی هاوڕێیانی رووسیا بەرەوچین ڕووی وەرجێڕا و لە قسەکردنێکدا بەڕسمی ڕایگەیان. رووسیا چی دیکە وڵاتێکی مارکسیست لینینیست نییە و ستالین گوتوبووی خڕۆشۆف و هاوڕێکانی رووسیا بە ئیمپریالیزم دەفرۆشن و ئێستا وای لێ هاتووە. ئەمەش لە ڕۆژنامەی کەیهانی نۆی 1357 لاپەڕا 3. بەڵام ئاخیری ئەلبانیا ڕووی لە چینیش وەرجێڕا و ڕایگەیان کە ئەویش دوژمنی مارکسیزمە. جاوەکو بەری تێریبەرانی حیزبی کۆمۆنیستی ئەلبانیا هەموو مارکسیستەکانی جیهان بە ئاوەژوو هەڵگەڕاوە و دوژمنی خەڵک لە قەڵەم دەدەن و لایەن وایە. تەنها ئەوان بە بناغەکانی مارکسیزم ئەمەکدار ماونەتەوە. خەسرۆ شاهی. ئێستاش دەگەڕێنەوە سەر باسەکەی خۆمان. ئەو بەرچاو تەنجێش ڕەنگە لاوەسترین لایەنی بیری مارکسیستی بێت لە بەرەوڕووی ئەو دۆگماتیزم و بیردا وەستانەدا. لە جیهانی سەرمایەداریدا تووشی گەلێک بیری زۆر ڕووناک دەبین کە توانای هەڵسەنگاندنی بیرەکانی دوژمنانیان هەیە بە سینگێکی فراوانەوە بەبێ هیچ بەرچاوتەنجیەک و کەڵک لەلایەنە چاکەکانیان وەردەگرن. ئێمە لە هەندێک وڵاتی سەرمایەداریدا دەبینین کە دەستیان بە خۆماڵیکردنی پیشەسازی زل و بانکی گەورە کردووە وەک هۆیەکی بەرەنگاری کە توانی ویانە پێی بەسەر ملهوڕی چەوسێنەرانی نێوخۆ و پاشان خۆدەر و چاوچنۆکاندا زاڵ بن. لەلایەکی دیکەوە دەبینین سەرڕای دەمارگیری لە بیر و باوەڕدا تەعەسوب مەذهبی مارکسیزم تەنانەت لە ڕووسیاش بە تەواوی تەطبیق نەکراوە. مارکسیزم وەک بیرێکی جیهانی و هەمەلایەنە هەرگیز نەتواندراوە تەطبیق بکرێت. هۆیەکەشی دەگەڕێتەوە بۆ بیردۆزەی مارکسیزم خۆی و من ناوی لێدەنێم بەرچاوتەنجی لە ڕێبازدا و ئەو بەرچاوتەنجە لە ماتریالیزمی مێژوویدا چاکتر دیارە و بە گوێرەی وی بیری تاقەهۆی ئابووری تەنها خولگەیەکە
کە هەموو چاڵەچەکانی مرۆڤ و ئەنجامە جۆر بە جۆرەکانی بە دەوریدا دەسوڕێنەوە. ئەو بیرە هەرگیز لە ڕووی زانستەوە قبول نییە، چونکە بە گوێرەی بنەڕەتی سەلمێنرا و ساختکراوەی زانستی لە بواری مەسەلەکانی کۆمەڵایەتیدا هۆیەک بەتەنێ و بە دابڕاوی لە هۆیەکانی دیکە دەرناکەوێت تا بتوانێت هەموو ئەنجام و دیاردە کۆمەڵایەتیەکانی دیکە بە دوای خۆیدا بێنێ، بەڵکو لە هەر یاریدەیەکدا کۆمەڵێک هۆی جۆرا و جۆر هەن کە هەمویان کار لە یەکتر دەکەن و ڕەنگە ئەوەی ئەمڕۆ بەهۆی سەرەکی دادەندرێت سبەینێ ببێتە هۆیەکی لابەلاو پلە دوو. هەر لەسەر هەمان بنەڕەتی سەلمێنراوی زانستی هۆی ئابووری ناتوانێ ببێتە خوایەک و هەموو شتێکی لێوە پەیدا بێت، بەڵکو چەند هۆیەکی وەک هەستی، نەتەوایەتی، گیانی، بڕوایی، ناوچەیی و نەژادی هەتا دوایی دەتوانن زۆر پتر لە هۆی ئابووری لە دروستکردنی مێژوودا کاریگەریان هەبێت. بۆ نمونە ئێستا لە نێوان چین و ڕووسیادا دژایەتی و ناکۆچیەک هەیە کە جێی خۆی لە مێژووی داهاتوودا دەکاتەوە. ئەو دژایەتیش نەدژایەتی چینایەتی و نەهی ئابووریە، چونکە هەردووچیان هەر پرۆلیتاریا سەرۆکایەتیان دەکات. ئێستاش ئێوە و ڕوونکردنەوەیەکی دوور و درێژ لەسەر ئەم باسە دوایی دەگەڕێنەوە سەر باسەکەی خۆمان. یەک کێشەی توندوتیژی چین و رووسیا لە سەردەمی خڕۆشۆف و ماوەوە دەستی پێکردووە و تا ئێستاش هەر بەردەوامە. رووسیا لەلایەن هاوڕێیانی چینەوە بە پێداچوونەوەی خوازی لادان لە بنچینەکانی مارکسیزم، لینینیزم، خەیانەتکردن لەگەڵ چینی پرۆلیتاریا، شەرخوازی، هەنگاونان بەڕێی سەرمایەداریدا هاوکاری لەگەڵ ئیمپرالیزم و 1001 شتی دیکە تاوانبار کراوە. هاوڕێیانی چینیش لەلایەن حیزبی دایکەوە بە هاوکاریکردن لەگەڵ ئیمپرالیزمی ڕۆژئاوا ئاشتی لەگەڵ کۆنەپەرستی، وڵات داگیرکردن، سەرکوتکردنی ڕاپەڕینی ڕاستەقینەی کۆمەنیستی و چەندان شتی دیکەی لەو جۆرە تاوانبار کراوە. سیر لەوەدایە کە لە نێوان سەرکردایەتی کۆمیتەی نێوەندی حیزبی هەردوو وڵاتدا چەندان ناکۆچی جۆر بە جۆر هەن کە کێشە و بەرەو لابردن و لە نێوبردنی جۆر بە جۆریان لەگەڵ خۆیان هێناون. دووان نمونەی ئەو کێشە و بەرانە لەسەر کار لابردنی پادگۆڕنی لە رووسیا و لە نێوبردنی تاقمی چوارکەسی هاوڕێ و دەست و پەیوەندەکانی ماوسی تۆنگە لە چین تەنگ شیاوپنگ کە لە کاتی ماودا بە کرێگرتەی ئیمپرالیزم و نۆکەری سەرمایەداری ناسرا و لە هەموو پلە و پایەکانی خۆی دوور خرایەوە. ئێستا وەک نەبای دیبێ و نەباران سەر لە نوێ هاتۆتەوە سەرکار و هاوسەری ماو و دار و دەستەکەیوی بە تاوانی هاوکاری لەگەڵ ئیمپرالیزم و پلانجێڕان لە دژی گەل و نۆکەرایەتی سەرمایەداری خستوونەتە زیندانەوە. بە بڕوای تۆ هەردووکلایەن درۆ ناکەن و بە هاوکاری ئیمپرالیزم لە دژی خەڵک پیلان ناجێڕن. ئاماژەیەکی خێرا بۆ هەردووک دەستە دەتوانێت ڕاستەقینەی هەردووکلایەن ڕووناک کاتەوە، پەردەیان لە ڕوو هەڵماڵێت. محەممەد حوسنین هەیکەل، ڕاوێژکاری جەمال عەبدولناسر لە کتێبێکی نوێدا دەڵێ ئەمن لە پەچین بیرم لەوە دەکردەوە دەمگوت ئایا چینیش وەک دەوڵەتە گەورەکانی تر لەگەڵ وڵاتانی دیکەدا بە گوێرەی دابوو دەستوری ڕژێمەکانیان پەیوەندی دەبەستێت یان واناکات و بە ئایدۆلۆجی خۆی ئەمەکدار دەمێنێتەوە و ڕێیەکی شۆڕژێرانە دەگرێتە بەر. پێشوازیکردنی مۆبۆتۆ بە گەرم و گوڕی نیشانەیەکی ڕوونی ئەو ڕاستیە بوو و دەرنانی خوێنکارانی تەنزانیا لە پەکین بەهۆی بربەرەکانیکردنی دەوڵەتەکەی خۆیان نیشانەیەکی تر بوو. هەروەها کاتێککە دیتم ژەنەڕاڵ مۆبۆتۆ شامبەشانی چوینلای چووە ناوهۆڵی گەورەی کۆنگرەی خەڵکی پەکین گوتم ئەوە دژایەتیەکە دژایەتی وەک خۆی نییە. چوینلای لە وەڵامی مندا لەبارەی مۆبۆتۆ و گیزینگای یاریدەدەری چەپڕەوی لۆمۆمبا کە هەردووچیان بە فەرمانی مۆبۆتۆ کوژران گوتی ئێمە دەبێ لە ڕەفتارە نوێیەکانی مۆبۆتۆ پشتگیری بکەین. بڕوانە کتێبی ئەحادیث فی ئاسیا، نووسینی محەممەد حەسنین هەیکەل، چاپی بەیروت، لاپەڕا 94 208 و لاپەڕا 209. چەمچی قسەی جەنابی سەرۆک وەزیری بەڕێزی چین ئەوەیە کە ئێمە بەڕواڵەت ڕێزی لۆمۆمبا دەگرین.
بەڵام بۆ ئەوەی لە کاروان بەجێ نەمینێن و هاوکاری بەڕاستیمان لەگەڕ ئیمپرالیزمی ڕۆژئاوا و شۆشیال ئیمپرالیزمی ڕۆژهەڵات هەبێت بەڕێوڕسمی تەواوەوە لۆمۆمبا وەخۆ دەگرین. جالیرەدا دەبێ بپرسین ئۆپۆرتۆنیست و ریڤیزیۆنیست لە فەرهەنگی ئێوەدا چ دەگێنێت کە تەنها رووسیا بەوە تاوانبار دەکەن. هەیکەڵ لە کتێبەکەی دیکەیدا چەند مەبەستێک لە جی گیڤاراوە دەجێڕێتەوە کە ئێمە چەندێرێکی لێرەدا وەک شایەتیەک لەبارەی نمونەی رووسیا بۆ ئێوە وەردەجێڕین و ڕای دەگوێزین. من نەمتوانیوە سەردەر لە دژایەتیەکانی کۆمۆنیزم بکەم کاتێک من نوێنەری کوبا بووم و وتوێژم لەگەڵ ڕێبەرانی رووسیا دەکرد. دیتم ئەوانە دەیانەوێت کەرستەخاوەکانی ئێمە هەر بەو نرخە بکڕن کە جیهانی سەرمایەداری و ئیمپرالیزم دەیکڕێ. من هەرگیز نەمدەتوانی ئەمە لە دەوڵەتێکی شۆشیالیستی قبول کەم. لەگەڵ ئەوان دەستم کرد باوت و وێژوو لێم پرسین باشە ئەدی جیاوازی نێوان ئێوە و ئیمپرالیزم چییە؟ ئەوانیش خۆ هەمان نرخیان دەداینێ. گوتیان ئێمە دەزانین ئەتۆ دەڵێی چی و دەزانین کە کەرستەی خاو بەرهەمی ڕنج و ئارەقی نێوچاوانی گەلانی دواکەوتووە، بەڵام ئاخر ئێمەش ناچارین کە ئەو کەرستانە بۆ فرۆشتن بخەینە بازاری پڕ لە چاودێری و ڕقەبەری جیهانەوە. ئەمنیش گوتم ئێوە بەهۆی ئەو ئامێرە پێشکەوتوانەی هێنانە بەرهەمەوە کە هاتن بەرهەمەکانتان گران لەسەر ناکەون، بەڵکو زۆر هەرزان دەکەون. جا ئەگەر وایە ئەدی بۆ ئەوان بە هەمان نرخی بەرواڵەت جیهانی بە ئێمە نافرۆشن. ئایا ئەمە ئەوە ناگەێنێت کە ئێمە لە هەردووک باراندا هەر دەبێت سەرکوت بکرین؟ بڕوانە کتێبی عەبدولناسر والعالم دانانی هەیکەڵ چاپی بەیروت لاپەڕا 467 بۆ 468 بەشی عەبدولناسر و جیڤارا. دەبینی مەسەلەکە چۆنە. قامیشە شەکری کوبا هەر بەو نرخە دەکڕن کە ئیمپرالیزمی ڕۆژئاوا کاتی خۆی دەیکڕی و لەباتیان بەرهەمەکانی خۆیان هەر بەو نرخە بۆ کوبا دەنێرن و پێی دەفرۆشن کە سەرمایەداری بۆی دەناردن و پێی دەفرۆشتن. کەواتە لە ڕاستیدا هیچ جیاوازیەک نییە لە نێوان ڕۆژهەڵات و ڕۆژئاوادا. ئیمپرالیزمی ڕۆژئاوا جێی خۆی داوەتەوە شۆشیال ئیمپرالیزمی رووسیا و نەتەوە چەوساوەکانن کە دەبێت لە نێو نێوەندەدا ببنە قۆچی قوربانی. باشە ئەو دوو ڕووداوە ناتوانن ڕووی ڕاستەقینەی لایەنگرانی شۆشیالیزم و ئەوانەی باوەڕیان با ڕێبازی ماتریالیزم هەیە و ئەوانەی کە لافی پەیمانداری و جیهانی بوون و هەمەلایانی لێدەدەن پیشان بدات. بەڕای ئێمە دەتوانن و زۆر چاکیش. جا بێگومان هەزاران شایەت و نمونەی دیکەمان بەدەستەوەن کە لە کتێبێکیشدا جێیان نابێتەوە. بەڵام بە دەردی کورد دەڵێت مشتێک نمونەی خەروارێکە. بەڵام دوو نمونە لەو کارەساتە شەرمیاویەی کە هەر ئێستا لە ئەفریقیا و ئاسیا ڕوودەدا دەتوانن بۆ هەزارەمین جار ئەو ڕیسوابوونە ڕیسوا بکەن. لە ڕێبەندانی ساڵی ڕابردوودا 1356 هیجریش زستانی 1978 لە دوای هێرشی ڤێتنام بۆ سەر کامبۆج و هێرشی هێزەکانی خەمیری سوور بۆ سەر ڤێتنام کە هەردوو وڵات لەژێر سەرکردایەتی حیزبی کۆمۆنیستیدا بەڕێوە دەچن بە گوێرەی هەواڵدانی ئەو بەڕێزانە خۆیان کە خۆ بە ویژدانی جیهان دەزانن دەیان هەزار سەرباز کوژران و هەزاران کەسی بێتاوانیش لە دێهاتەکانی هەردوو کلایان بەکوشچوون. ئەو جۆرە کارەساتە دڵتەزێنانە دژی مرۆڤ ئەویش لە دوای جێگیربوونی ڕژێمی شۆشیالیستی و پرۆلیتاری چاوەڕوانکرا و ئەوە دەردەخەن کە هەمان ئیمپریالیزم بەسەر ئەو وڵاتانەدا فەرمانڕەوایە و تەنها جۆر و بیچمی دەرەوەی گۆڕاوە. لە گێژا و ئاژاوەی شاخی ئەفریقیاشدا لە بن سێبەری ڕێکەوتنی هێزە گەورەکان دەبینین لە ناکاودا لێشاوی چەک لە ئۆردوگای شۆشیالیزمەوە بەسەر ئەوروپادا دەڕژێت تا ڕاپەڕینی ئازادیخوازی موسڵمانانی سۆماڵی ڕۆژئاوا و ئەریتیریا سەرکوت بکرێن. سیر لەوەدایە لەو کارەساتەدا بەڕێزانی ویژدانی جیهان هاوکاری سەربازیان لەگەڵ ئیسرائیل هەیە و دەستیان کردووە بە بۆردومانکردنی خەڵکی بێتاوان و کوشتن و بڕینی موسڵمانانی خەباتجێڕی سۆماڵ و ئەریتریا کە لە سەردەمی هیلاسی لاسیەوە لا پێناوی ئازادی و سربەخۆییدا خەبات دەکەن تا بەچاچی چەمچی مافی مرۆڤ لای مارکسیستەکان و
لایەنگری نەتەوە چەوساوەکان و پشتگیریکردنی بزوتنەوە ئازادی خوازەکان ڕوون بێتەوە. جا سەیر لەوەدایە سۆماڵ کە تا دوێنێ لە خولگەی رووسیادا دەخولایەوە و ئێستاش ناسنامەی مارکسیستی هەرماوە و ئەسیوبیا بە پێچەوانەوە ئێستا هەر ئەو سۆماڵە لەگەڵ موسڵمانان پێکەوە بەچەکی ئۆردۆگای سۆشیالیزم سەرکوت دەکرێن. هەڵبەت ئەوە بوختان و قسەی هەڵبەستراو نییە. چاپەمەنیەکانی جیهان لەو بارەوە بە درێژایی دواون و کەیهان لەو بوارەوەدا دەنووسێت موشێ دایان وەزیری دەرەوەی ئیسرائیل یارمەتیە سەربازیەکانی خۆی بۆ ئەسیوبیا پێهەڵاوتر دەبات. بەو جۆرە ئیسرائیل یەکێتی شوورەیی لیبیا، کوبا و یەمەنی خوارێ پارێزگاری لە ڕژێمی ئەسیوبیا دەکەن. ئەو هاوکاریە سەیرە لە گێژاوی شاخی ئەفریقیا و ئەریتریادا نیشانی دەدات کە پابەندیەکانی ئایدۆلۆژی تەنها بیانویەکە و ئێستاش جیهان دووچاری شەڕە لەسەر کەلک و سوود وەک سەردەمی بسمارک. لیبیا و یەمەنی خوارو کە خۆیان بە دوژمنی ژمارەیەکی ئیسرائیل دەزانن ئێستا لە ڕاستیدا لە بەرنامەیەکی هاوبەشدا لە ڕێزی ئیسرائیلدان. رووسیا کە تاماوەیەک لەمە و پێش لیبیای با سەرۆکایەتی کۆنەپەرستی ئاینی دەزانی ئێستا وەک بنکەیەک بۆ دەستخستنە نێو کاروباری ئەفریقیا سوودی لێوەردەگرێت. یەمەنی خوارێ کە سەرکەوتنی بەسەر ئیمپریالیزمی ئینگلیزیدا بە گەورەترین ڕووداوی مێژووی خۆی دەزانێت ئێستا ئەو بنکە و شوێنە ستراتیژیانەی کە ڕۆژێک لە ڕۆژان بەدەستی ئینگلیزەوە بوونەتە پاوانی رووسیا. عەدەن و سەختەڕە کە تا چەند ساڵێک لەمەوبەر بنکەی گەورەی ئینگلیز بوون ئێستا هەمان دەور بۆ رووسیا دەبینن. بەڵێ بەڕاستی ئەگەر ئێمە چاوەڕوانی چاکە لەو بەڕێزانە بکەین زۆر بەهەڵە داچوین. مەگەر جەنابی ئەنگلس هاوکار و هاوخەباتی جەنابی مارکس کە بۆ خۆی لە ماجیستەر خاوەن کارخانە بوو، بەڵام لە دژی چینی سەرمایەدار و خاوەن کارخانە دەدووە. داگیرکردنی جەزائیر لەلایەن فەڕەنسەوە بە هەنگاوێکی دڵخۆشکەر نازانێت. ئاخر ئێمە چاوەڕوانی چی لە پەیڕەوانی ئەو بەڕێزە بکەین و گلەی چیان لێ بکەین. ئەو لەسەر چاوەوە لێڵە و بڕایەوە. فتووە مرۆڤ دۆستانەکەی جەنابی ئەنگلس ئاوایە. داگیرکردنی جەزائیر ڕووداوێکی گرنگ و دڵخۆشکەرە لە پێشکەوتنی شارستانیەتدا. ئێمە ئەگەر پێمان ناخۆش بێت کە ئازادی دەشتەچی و بیانیەکان خراوەتە ژێرپێ، نابێ ئەوەمان لەبیر چێت کە هەر ئەو بیابانیانە میلەتێکی دز بوون. هەروە بۆرژواسی نوێ بەهۆی شارستانیەتی و پیشەسازی و ڕێکوپێکی و کەمترین ڕادەی ڕووناکبیری خۆی لە کابرایەکی ئاغا و دەرەبەگ و درۆزن تاڵانکار چاترە. ئەو خەڵکە دزەی بە کۆمەڵێکەوە بەسراون کە بە فەرمانڕاوایەکی وەحشانە بەڕێوە دەچێت. ئاوایە دادوەری یەکێک لەو دوو بناغە داڕێژەی فەلسەفەی زانستی چینی ڕەزدەر و چەوساوەی جیهان لەبارەی خەڵکی موسڵمانی جەزائیرەوە کە گوایە دەشتەچی و دز و دەرەبەگ بوون و فەرمانڕەواییشیان وەحشیانە بووە. ئەوە خاوەن شارستانیەکانی فەڕەنسە بوون کە دەستیان کردووە بەڕزگارکردنیان و تەنها 2 ملیۆن کەسیان لە خەڵکی موسڵمانی جەزائیر قەتڵ و عام کردووە. بەڕاستی شەرمیش شتێکی چاکە، بەڵام چی بڵێم؟ هەزار ڕەحمەت لە پێشینان کە گوتویانە دارخوار بێ سێبەریشی خوار دەبێت. بەڵێ وا دیارە ئەو بەڕێزانە ئێستا کە دەیانەوێت بالولەی تفەنگ و ئاگر و ئاسن دیکتاتۆریە ڕەشەکەی خۆیان بەسەر خەڵکی موسڵمانی ئەفغانستاندا بسەپێنن، پێ لە جێپێی مامۆستاکەیان دانێن و بەموو لەیلانەدەن هەر گرنگ ئەوەیە دەسەڵات بگرنە دەست، جا با خوێن هەستێ و سەرام بەرێ و با هەموو گەلیش لە دژیان ڕاوەستێت. هەر ئەوان لەسەر حەقن و قسەی گەلی چەوساوە کە دژی پێشکەوتنە هیچ نییە و هەر قسەی خۆیان حسێبە. ئەوە نمونەیەک لە پەیوەندیان بە گەلانی چەوساوەوە. لەبارەی پەیوەندیان بە چینی کرێکاریشەوە چاکترین نمونە پۆلۆنیایە کە دیکتاتۆری پرۆلیتاریا کاربەدەستە، بەڵام کرێکارانی پۆلۆنیا دژی ئەو دیکتاتۆریە ڕاپەڕین و ناچاریان کردکەدان بە هەبوونی نەقابەی ئازادی کرێکاراندا بنێت. نقابەیەکی گەورەی ئازادیان پێکێنە بە ناوی هاوکاری کە ژمارەی کرێکارە ئەندامەکانی 10 ملیۆنە، واتە لە 99 کرێکارانی وڵات و چەندان ڕاپەڕین و خۆپیشاندان و ماگرتنیان کردووە
دژی حیزبی دەسەڵاتدار و تا ئێستاش خەباتیان هەر بەردەوامە و ئەگەر دەستێوەردانی رووسیا و حکمی عورفی نەبا لەمێژ بوو با چەکوش و داسەکانیان دروشمی چەکوش و داسیان ورد و خاش دەکرد و دوو شەقی تەڕیشیان دەجەبری مێژوو هەڵدەدا. وەرجێری کوردی 16 ئازاری 1983. ئێستاش دەگەڕێینەوە سەرباسەکەی خۆمان. بێگومان مارکس بۆ سەلماندنی بیردۆزەکەی پشتی بە هەموو مێژوو نەبەستووە، بەڵکو تەنها چەند قۆناغێکی مێژووی ڕەچاو کردووە. بۆیە ئەو بناغە و یاسایانەی کە مارکس وەدەستی هێناون ناتوانن هەموو مێژوو بگرنەوە و ناتوانین ناوی یاساشیان لێ بنین، بەڵکو چەند بیردۆزەیەکن کە هەندێکیان ڕاست و هەندێکیان هەڵە دەردەچن. مارکس کە لە لێکدانەوەی مێژوودا بە شێوەیەکی مادی دەڵێت هۆیەکانی هێنانە بەرهەم و پەیوەندیەکانی هێنانە بەرهەم هەمیشە بناغە بوون بۆ دروستبوونی پێکاتوە باڵایەکانی کۆمەڵایەتی وەک هونەر و بیر و ئاین. دەیەوێ بە شێوەیەکی زۆر سادە و منداڵانە کۆمەڵە دیاردەیەکی تێک ئاڵا و یەکجار ئاڵۆز لێکداتەوە. لە کاتێکدا نوێترین بیردۆزە لەم ڕۆوە دەڵێت گەلێک هۆی جیاواز هەن، هەمویان کار لە یەکتر دەکەن و هەر هۆیەک دەتوانێت لەو کاتەدا کە هۆیە ئەنجامیش بێتن یان لەوانەیە بیرێک یان داهێنانێک لە یەک کاتدا هەموو هۆ و پەیوەندیەکانی بەرهەمهێنان بگۆڕێت بێ ئەوەی ئەو پەیوەندیانەی بەرهەمهێنان بتوانن بیر و هزرێک بێتە دی. ئاین دەتوانێت پەیوەندیەکانی کۆمەڵایەتی بگۆڕێت، بەڵام ئەو پەیوەندیە کۆمەڵایەتیانە هەرگیز ناتوانن دینێک دروستکەن. گەورەترین بەڵگەشمان بۆ ئەوە پەیدابوونی ئیسلامە. ئیسلام بە بەرهەمی ڕژێمی چینایەتی قوڕەیش و دوورگەی عەرەب ناژمێردرێت و ئاینێکی کۆنەپەرستی پاسەوانی دەسەڵاتی زۆرداران و سامانی سوودخۆران نەبووە. هەرگیز تلیاچی هەژاران نەبووە تا سڕیان بکات و وایان لێ بکات بە ملکەچیەوە بە هەژاری قایل بن، بەڵکو بە پێچەوانەوە لە هەموو خەڵکی خواست کە ژیارێکی خۆش و ڕێک و پێک بژین، ژیانێکی مرۆڤانە و دژی زۆردار و چەوسێنەر و ملهوڕان ڕاپەڕن و سەریان بۆ شۆڕ نەکەن. ئیسلام بەهۆی بەرپابوونی شۆڕش و گۆڕانەوە لە ڕژێمی هێنانە بەرهەم و پەیوەندیەکانی هێنانە بەرهەمدا لە نێو قوڕەیش پەیدا نەبوو، بەڵکو وەک دیاردەیەکی بەرزتر لە دەوروبەر و کۆمەڵ و جیا لە هەموو هۆیەکی مادی و ئابووری هاتەکایەوە. ئیسلام هەر لە سەرەتاوە داوای یەکسانی کرد، داوای کرد هەڵی کارکردن بۆ هەمووان مسۆگەر بکرێت، داوای کرد ژیانی خۆش و لەبار بۆ هەمووان بێتە دی و سەرڕای هەموو کۆت و پەیوەندیەکانی سەردەمی نەفامی. دانی بە مەفەکانی مرۆڤانەی ئافرەت داهێنا و لە ڕێی وەدیهێنانی هاوسەنجی ئابووریدا لە نێوان تاک و کۆمەڵدا دەستی بە خەبات کرد و دانی بە بنەڕەتی خاوەنایەتی گشتی و بنەڕەتی خاوەنایەتی تایبەتی و بنەڕەتی ئابووری ئازادی ڕێنمایی کراودا داهێنا. ئیسلام هەموو ئەوانەی لە دوورگەی عارەبدا دەویست، واتە لە دەوروبەرێک و کۆمەڵێکدا کە نەبارودۆخی هێمنانە بەرهەم و نەپەیوەندی هێمنانە بەرهەم هەرگیز بەو شێوەیە نەبوون کە بڵێن ئەوەی ڕوویدا بەهۆی بناغەیەکی مادیەوە بوو، چونکە ئەو قسانە ئەفسانەیەکن کە هەر مرۆڤی سادەیان پێ هەڵدەخەڵەتێ، ئەویش هەتا سەرنا، بەڵکو تەنها بۆ ماوەیەکی کەم، بەڵام لە بەرامبەر ڕاستەقینە مێژوویەکان تێک دەشکێن. پەیدابوونی ئیسلام بە تەنیا بەسە بۆ وەدرۆخستنەوەی مارکسیزم لە بواری ماتریالیزمی مێژوویدا کەوا دەزانێ هەموو شۆڕشێشی سیاسی و کۆمەڵایەتی لە ڕژێمی هێنانە بەرهەم و پەیوەندیەکانی هێنانە بەرهەم بەهۆی ئابووریەوە پەیدا دەبێت. لە کاتێکدا مێژوو زۆر جوان نیشانی داوە کە پەیدابوونی ئیسلام و شۆڕشی ئیسلام وانە بووە. هەروە مارکس لە دروستکردنی ئەو بەرگە ئەفسانەیەی کە دەبەر پرۆلیتاریا چینی کرێکاری کردووە زۆر زیادەڕەوی کردووە. بە شێوەیەکی واسەیر باسی پاچی و بە ویژدانی چینی کرێکار دەکات، هەردەڵەی باسی ڕەگەزێک دەکات کە لە مەریخەوە دابەزیون، یان باسی گەڵی هەڵبژاردەی خوا دەکات. ڕوونکردنەوە دەڵێی دکتۆر مستەفا مەحموود دەیەوێت مارکسیزم و زایۆنیزم بباتەوە سەریەک، بناوان و قامگ و سەرنج بۆ جوولەکایەتی مارکس ڕادێرێ، بەڵام بەچرپە. وەرجێڕی کوردی. بەڵام ئێمە لەم سەردەمەدا دەبینین کە چینێکی نوێ لە نێوچینی کرێکاردا پەیدا بووە کە پێی دەڵێن کرێکارانی هەڵبژاردە و لە ئەنجامی
ئەم هەڵاواردنەی کرێکاراندا دەستەیەکی ئەرستۆگراتی پەیدا بووە کە لە کرێکارانی ئاسایی جیان و لای سەرەوەیان لێبڕیونەتەوە و لەوان پێهەڵاترن. لەبەر ئەو هەموو دژایەتیانە تەناقوڵاتی کە لە نێوان بیردۆز و تەطبیقدا هەن زۆر لە کۆنە مارکسیستە چاڵاکەکان دەستیان بەڕەخنە لێگرتن و بربەرەکانێکردنی مارکزیزم کرد. کەسانێکی وەک ئەندریە جید و بەرتراند راسل و ئەجناس یۆسیۆلۆنی و ڕیچارد ڕایتی نووسەری زنجی و ئارثەر کۆستلەر و مەجەڕی و ڕیچارد کروسما و دەیان کەسی دیکە قەڵەمەکانیان دژی مارکسیزم وەرسوڕاند و خستە کار. هەتا وای لێهات هەندێک مارکسیستی پێشووی وەک هێندری دوومان ئێستا داوای گەڕانەوە دەکەن بۆ ئاین وەک سەرچاوەیەکی سۆشیالیزم و هیومانیزم ڕوونکردنەوەیەک. نووسرا و کتێبەکانی ئەندر یەجیت، ڕیچارد ڕایت، ئارثەر کۆسلەر، ستیڤن سپیندەر، لویس فیشەر و ڕیچارد کرۆسمان یەک لە دوای یەک لەلایەن دەستگای بڵاوکردنەوەی عەسری جەدید بڵاو دەکرێتەوە و ئێستاش کتێبی ستیڤن سپیندەر و ڕیچارد ڕایت لەژێر ناونیشانی چۆن بوومە کۆمۆنیست بڵاو کراوەتەوە. خوسرە و شاهی لێرەدا ڕای دەگەینین کە ئێمە نەڕاستڕەوی سەرمایەدارین و نەچەپڕەوی مارکسیستین. ئەمەش واناگەینێ کە ئێمە تێکڕایەکی ژمێریاریمان لە نێوان کۆمۆنیزم و سەرمایەداریدا بۆ خەڵب بۆ خۆ هەڵبژاردووە. نەخێر، بەڵکو ئێمە لە بیری کۆمەڵایەتی ئابووری خۆماندا خەون ڕاوبۆچوونێکی تایبەتین کە لە سەرچاوەی زوڵاڵی باوەڕ خۆمانەوە هەڵمان هێنجاوە. ئێمە دیکتۆری پرۆلیتاریا بە هاوپەیمانی و هاوکاری هەموو تاقمە چاڵاکەکانی کۆمەڵ دەگۆڕینەوە و ئاین نەک هەر بەهۆی دواکەوتن دانانین وەک ئۆردوگای کۆمۆنیزم، بەڵکو بە بەهێزترین و بنیاتنەرترین هێزی بەرەو پێشەوە بردننی کۆمەڵ و بیرێکی پێشکەوتن خواست پێشکەوت خواستر لە هەموو بیردۆزە باوەکانی دەزانین کە بەهۆی کۆشش ئیجتیهادی فراوان و بێپایانەوە بەکەلکی هەموو کات و شوێنێک دێت. ئەگەر قورئانی پیرۆز لەبارەی هەندێک مەسەلەی کۆمەڵایەتیەوە بەڕاشکاوی ڕێیدانانێ، ئەوە نەک تەنها نیشانەی بێهێزی نییە، بەڵکو نیشانەی ئەو پەڕی بەتوانایی و کشتگیری ئیعجازی کتێبی ئاسمانیە، چونکە خوا ویستوویەتی بەهۆی ئاوەڵا هێشتنەوەی دەرگاکانی کۆشش ئیجتیهاد ڕێی هەموو جۆرە پێشکەوتنێک بۆ مرۆڤی هەموو سەردەمێک ئاوەڵا بێڵێتەوە تا بە سوود وەرگرتن لە بنەڕەتە گشتیەکانی ئیسلام لەگەڵ هەموو کات و شوێنێک بگونجێت. لەو بنەڕەتە گشتیانە دەتوانین ئەم چەند نمونەیە بێنینەوە. یەکەم، ئازادی تاک، پاراستنی کەسایەتی و ژیانی تاک لە ڕوانگەی ئیسلامەوە. تاک نەتەوەیەکە، بەڵکو هەموو جیهان و هەموو مرۆڤایەتیە. ئەوە منطقی قورئانە کە ئەڵڵا سبحانه وتعالى لە سوورەتی ئەلمائیدە ئاەتی 32 فرمويتي من أجل ذلك كتبنا على بني إسرائيل أنه من قتل نفسا بغير نفس أو فساد في الأرض فكأنما قتل الناس جميعا ومن أحياها فكأنما أحيا الناس جميعا ولقد جاءتهم رسلنا بالبينات ثم إن كثيرا منهم بعد ذلك في الأرض لمسرفون. وتا أوي كسيك بكجي لخورا بي أوي كسي كشتبيت يام فسادي لسرزوي بلاو كردبيتوا وكو همو خلشي سرزوي كشتبيت وايا ئەوەی کەسێک لە مردن ڕزگار بکات وەکو هەموو خەڵکی سەرزەوی ڕزگار کردبێت وایە. دەبینی نرخی تاک و ئازادی و ژیانی لە ڕوانگەی قورئانەوە دەگاتە چ ڕاددەیەک؟ دەگاتە ڕاددەیەک کە ئەگەر مرۆڤێک لە خۆڕا بکوژرێ وای دادەنێت کە هەموو مرۆڤایەتیان کوشتووە بەخڕی. هەموو پێشکەوتنەکانی زانست، هەموو دەستکەوتەکانی پیشەسازی و تەکنەلۆژیا خوێنی مرۆڤێک ناهێنن کە بە ناحەق کوژرابێ، چونکە کوژرانی ئەو مرۆڤە وەک لە نێوچوونی هەموو یاسایەکانی مرۆڤایەتیە و یەکسانە بە لە نێوچوونی هەموو جۆرە ئاسوودەیەک. جامەرجی بنەڕەتی ڕژێمێکی نمونە ڕێزگرتنی تاک، ئازادی تاک، نرخی تاک و ئاسوودەیی ژیانی تاکە و نابێت لە پێناو هیچ دەستکەوتێکی مادیدا بێت. ئەو دەستکەوتە
هەرچەندە زۆریش بە نرخ بێت نابێت تاک بکرێتە قوربانی. دووەم مەرجی وەدیهاتنی ڕژێمێکی نمونە بوونی دادپەروەری کۆمەڵایەتیە لە کۆمەڵدا. قورئان لە پتر لە سوورەتێکدا باسی دادپەروەری کۆمەڵایەتی دەکات و هەر لەبەر ئەوەشە بڕیار دەدات کە نابێت سامان و دارایی لە دەستی چەند کەسێکی کەمدا بە ناوی سەرمایەدار خڕ بێتەوە. وەک لە سوورەتی الحەشر ئایەتی 7 الله سبحانه وتعالى فرمويتي ما أفاء الله على رسوله من أهل القرى فلله وللرسول ولذي القربى واليتامى والمساكين وابن السبيل كي لا يكون دولة بين الأغنياء منكم وما آتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا واتقوا الله إن الله شديد العقاب. واتا هر لنيو دولمندان تاندا دستاو دستي نكات لسورة التوبجدا او كساني كا زيرو زيو كودكنوو لري خوادا ناي بخشن هەڕەشەی سزایەکی سەختیان لێ دەکات و لە ڕووی بەخشینەوە ئەوەندە دەچێتە پێش کە لە پیاوچاکان داوا دەکات ئەوەی لە خۆیان زیادە بیبەخشن. و لە سوورەتی البەقەرە ئایەتی 219 الله سبحانه وتعالى فرموویەتی يسألونك عن الخمر والميسر قل فيهما إثم كبير ومنافع للناس وإثمهما أكبر من نفعهما ويسألونك ماذا ينفقون قل العفو كذلك يبين الله لكم الآيات لعلكم تتفكرون. هەروە لەو ڕژێمەدا ئەگەر تاکە کەسێک بە برسێتی بنوێ هەموو نەتەوە لێپسراوە بێگومان لە ئیسلامدا لەسەر پێویستکردنی یاسای التەکلیف القانونی و لایەنی ویژدان پێکەوە کۆ دەکرێنەوە. لایەنی یاسایی لا سەدا 2.5 داهاتی ساڵانە دەگرێتەوە بەهۆی زەکاتەوە کە ئەوە هەر دەبێ بدرێت و ئەوەی دەمێنێتەوە هەر کەسێک دەتوانێت بە خۆشی خۆی بیبەخشێت. ئەوەش لەبەر ڕێزگرتنی ئازادی مرۆڤە و دیاریشە کە بەخشینی بەخۆشی خۆباڵاترە لە بەخشینی بە تۆبزی یاسایی. ئیسلام دان بە خاوەنایەتی تایبەتیدا دەنێت و ڕێزی دەگرێت لە پێناوی ئازادی مرۆڤدا چونکە ئەگەر خاوەنایەتی تایبەتی نەمێنێت و مرۆڤ لە هەموو شتێکی خۆیدا چاوی لە دەستی کاربەدەستانی دەوڵەت بێت بێگومان ئازادی بیر و ڕاو بیرکردنەوەی نابێت و کەس ناتوانێت بچووکترین ڕای پێچەوانەی دەوڵەت دەرببڕێت و ڕەخنەشی لێبگرێت. هەڵبەت ئیسلام کە ڕێزی خاوەنایەتی تایبەتی دەگرێت مانای وانییە کە هیچ سنوور و ڕادەیەکی بۆ دانانێت و لەو بوارەدا ئازادی بێسنووری دەداتێ تا بەری هەڵدەدات چونکە ئازادی بێسنوور لە خاوەنایەتی تایبەتیدا دەبێتە هۆی پێشێلکردن و نەهێشتنی ئازادی خەڵکی دیکە و ئەمەش لەگەڵ یەکەم مەرجی بنەڕەتی ڕژێمی ئیسلامدا ناگونجێت لەبەر ئەوە تاک تەنها دەبێتە خاوەنی بەشێکی ئەو شتەی ئیشی بۆ کردووە و وەدەستی خستووە. الله سبحانه وتعالى لسورة النساء آية 32 فرمويتي ولا تتمنوا ما فضل الله به بعضكم على بعض للرجال نصيب مما اكتسبوا وللنساء نصيب مما اكتسبن واسألوا الله من فضله إن الله كان بكل شيء عليما. واتا پیاوان و ژنان خاونی بەشێکی ئەوەن پەیدای دەکەن و بەشەکەی دیکە هی ئەڵڵایە کە بەهۆی فەرمانڕەوایی لێهاتوو چاکەوە لە ڕێی بەرژەوەندی کۆمەڵدا خەرج دەکرێت هەر لە دابینکردنی ژیانی نەخۆش و دەستەوسانەوە تا دەگاتە ئاوەدانی وڵات و ئەنجامدانی بەرنامەی چاکە. لە بنەڕەتی دابینکردنی ژیانی کۆمەڵایەتی لە کۆمەڵێکی ئیسلامیدا جیاوازی لە نێوان موسڵمان و ناموسڵماندا نییە و هەمویان وەکو یەک مافیان هەیە
چونکە دەوڵەتی ئیسلامی لێپسراوە بەرامبەر هەموو ئەوانەی کە لە وڵاتی ئیسلامیدا دەژین و لە کۆمەڵی ئیسلامیدا فەرمانڕەوا دەتوانێت بۆ پاراستنی کۆمەڵ لە هەموو جۆرە کەوتن و بێبەند و باریەکی ئابووری ڕەوشتی هەروەها بۆ پاراستنی وڵات لە هەموو جۆرە ڕووداوێکی چاوەڕوانکراو هەر ڕێگایەک کە گونجاو بێت بیگرێتە بەر بێ ئەوەی ئازادی و ئاسوودەی تاک لە نێو بەرێت. هەروە ئیسلام لە مەسەلەی دابینکردنی کۆمەڵایەتیدا بەبێ جیاوازی لە ئایندا پێش هەموو یاساکانی سەردەمی خۆی کەوتووە. عومەری کوڕی خەتاب خوا لێی ڕازی بێت 100 درهەمی بۆ ساوایان بڕیبەوە کە بڕێک گەورە دەبوون بۆی دەکردنا 200 درهەم. هەروەها موچەی تایبەتی بۆ جوولەکە کوێرەکە و دیانە کوڵەکان بڕیبەوە. پارەیەکی تایبەتی تەرخان کردبوو بۆ حەوانەوەی ئاژەڵانی لاواز و ژیاندن و پاراستنیان. هەروەها فەرمانڕەوە بۆی هەیە پارە لە دەوڵەمەندان بستێنێ بۆ پڕکردنەوەی پێویستیەکانی وڵات. بۆ نمونە دەتوانرێت لە کاتی تاعون و برسیەتی و شەڕدا بازی زیادە وەرگرێ و موچەکەم کاتەوە و ئیسلام پتر لە پەیمانی مافی مرۆڤ ڕێزی مرۆڤ و ماڵ و ڕازونهێنیەکانی گرتووە. بەرەبەرەکانەی سیخوڕی و چوونە نێو ماڵان بەبێ پرسی خاوەنیان و چوونە ژوورەوەی ماڵانی کردووە لە دەرگاوە نەبێت. سەیەم مەرجی ڕژێمێکی نمونە مەسەلەی ڕاوێژە. ڕاوێژ بە خەڵکی زانا و تێگەیشتوو بۆ خۆشکردنی ژیانی خەڵک و خۆلادان و دوورکەوتنەوە لە ئاستەنجی کۆمەڵایەتی. کەس مافی ئەوەی نییە خۆی لەسەر خەڵکی بکاتە دەمڕاست و دیکتاتۆر و هەرچی بۆ خۆی پێی خۆش بێت بیکات. خوای گەورە لە قورئاندا لە سوورەتی ئەلغاشیە ئایەتی 21 بۆ 22 بە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرموێت: فذكر إنما أنت مذكر لست عليهم بمسيطر. واتە وەبیریان بێنەوە ئەتۆ تەنها وەبیرهێنەرەوەی دەسەڵاتت بەسەریاندا نییە. لە کاتێکدا کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لێوەشاوەترین فەرمانڕەوا بوو بەهۆی پاچی و بێگوناحیەوە لە هەموو هەڵەیەک بەدوور بوو کە پێغەمبەر صلی الله عليه وسلم مافی ئەوەی نەبێت ببێتە دیکتاتۆر بەسەر خەڵکەوە. چۆن خەڵکی دی مافی ئەوەی هەیە بەم جۆرە ئیسلام زۆر بەتوندی دژی ئەوەیە کە فەرمانڕەوا بکرێتە خوا و بپەرسرێت. الله سبحانه وتعالى لسورة الحجرات آياتي دفرموه إنما المؤمنون إخوة فأصلحوا بين أخويكم واتقوا الله لعلكم ترحمون. واتا مسلمانان تنيا براي يكدين كلكم راعي وكلكم مسؤول عن رعيته. هەمووتان چاودێر و سەرپەرشتیکارن و هەمووتان لێپسراون لەو شتەی لەژێر دەستاندایە. الله سبحانه وتعالى لسورة آل عمران آياتي 64 فرمويتي: قل يا أهل الكتاب تعالوا إلى كلمة سواء بيننا وبينكم ألا نعبد إلا الله ولا نشرك به شيئا ولا يتخذ بعضنا بعضا أربابا من دون الله فإن تولوا فقولوا اشهدوا بأننا مسلمون. واتا لنيو خوماندا هنديكمان هنديشي ديكا ناكين خوا لجياتي خوا بيان پرستين. ولسورة الإسراء آياتي 23 الله سبحانه وتعالى فرمويتي: وقضى ربك ألا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا إما يبلغن عندك الكبر أحدهما أو كلاهما فلا تقل لهما أف ولا تنهرهما وقل لهما قولا كريما.
واتە پەروەردیگاریشت فەرمانی داوە کە تەنها ئەو بپەرستن. هەروە لە ئیسلامدا فەرمانڕەوایی بۆ پاکان و هەڵبژێردراوانە نەک بۆ هەرچی و پەرچی و جێل و نەفامان. لە سوورەتی یوسف ئایەتی 21 الله سبحانه وتعالى فرمويتي وقال الذي اشتراه من مصر لامرأته أكرمي مثواه عسى أن ينفعنا أو نتخذه ولدا وكذلك مكنا ليوسف في الأرض ولنعلمه من تأويل الأحاديث والله غالب على أمره ولكن أكثر الناس لا يعلمون. لسورة الطور آياتي 37 فرمويتي وإن للذين ظلموا عذابا دون ذلك ولكن أكثرهم لا يعلمون. لسورة غافر آياتي 59 فرمويتي إن الساعة لآتية لا ريب فيها ولكن أكثر الناس لا يؤمنون. لسورة يوسف آياتي 103 الله سبحانه وتعالى فرمويتي وما أكثر الناس ولو حرصت بمؤمنين. لسورة يونس آياتي 66 الله سبحانه وتعالى فرمويتي ألا إن لله من في السماوات ومن في الأرض وما يتبع الذين يدعون من دون الله شركاء إن يتبعون إلا الظن وإن هم إلا يخرصون. ولسورة الفرقانيش آياتي 34 الله سبحانه وتعالى فرمويتي أم تحسب أن أكثرهم يسمعون أو يعقلون إن هم إلا كالأنعام بل هم أضل سبيلا. إسلام لمسلي رجيمي كومالاتي دا لجنجالو ديماكوكيتيو پەیڕەوکردنی خەڵکی لێ نەهاتووە. خۆی دوور دەگرێت و بەڕێوەبردنی کاروبار بە شایان و تایبەتی ئەوانە دەزانێت کە شارەزا و لە خواترسن و ڕێنادات. هەوا و ئارەزوو لە بەڕێوەبردنی کاروباری وڵاتدا دەستی هەبێت. سەروەری و گەورەی لە کۆمەڵی ئیسلامیدا تەنها بە لە خواترسانە و هیچ جۆرە بنەڕەتیەکی نەژادی یان چینایەتی هیچ سەمکێکی لەو بارەوە نییە. الله سبحانه وتعالى لسورة الحجرات آيتي 13 فرمويتي يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم إن الله عليم خبير. واتا بيگومان برسترينتان لايخوا بارزگاري ترينتانا لا فضل لعربي على عجمي إلا بالتقوى. حديث صحيح أخرجه أحمد بجمارا 23536. واتا هیچ ساکەیەکی عرب بەسەر خەڵکی دیکەوە نییە تەنها بەلەخوا ترسان نەبێت. ولسورة الأعراف آياتي 189 الله سبحانه وتعالى فرمويتي هو الذي خلقكم من نفس واحدة وجعل منها زوجها ليسكن إليها فلما تغشاها حملت حملا خفيفا
فلما أثقلت دعوا الله ربهما لئن آتيتنا صالحا لنكونن من الشاكرين واتا او خوايا كهمو تاني ليك نفس دروس كردوا او بنرتانا نشاندري بالاترين تواوترين قوناغي كومالاتي و سياسي و آبوري كومالن چونکە قەت کۆن نابن و لە هەموو بارودۆخێک و هەموو سەردەمێکدا دەتوانرێت سوودیان لێوەر بگیرێت و دەکار بخرێن لەبەر هەموو ئەوانە ئێمە ئیسلام بەهێزێکی دروستکەر و پێشخەری کۆمەڵ دەزانین کە لە هەموو بیردۆزەیەکی سیاسی پێشکەوتوترە کاتێک دەبینین ئیسلام تێکەڵاویەکی دیالەکتیکە لە نێوان دووشتی دژی یەکتردا مادە پەرستی جوولەکە و ڕۆحانیەتی مەسیحی و لەو نێوانەدا نەتەوەیەکی مامنێوەندی ئومەتەن وەسەتە دێنێتە دی مافی ئەوەمان هەیە شانازی بەوە بکەین و قبولکردنی ئیسلام بە مەرجی بنەڕەتی پێکاتنی مرۆڤایەتی تەواو بزانین وەک لە سوورەتی ئەلبەقەرە ئایەتی 143 الله سبحانه وتعالى فەرموویەتی وكذلك جعلناكم أمة وسطا واتا بم جۆرە ئێوەمان کردوتە نەتەوەیەکی مام نێوەندی لەبەر ئەوەیە کە هەڵوێستی کۆمەڵایەتی ئێمە هەڵوێستێکی تایبەتی و سربەخۆیە کە لەسەر بناغەی ئیسلام دروست کراوە و لە جوانکردن و ڕازاندنەوەیدا دەتوانین لە هەموو شتێکی بەکەلک سوودوەربگرین ئەوەش هەرگیز بەمانای پێوەبەستران و تێکەڵاوبوون لەگەر بیر و باوەڕە جۆر بە جۆرەکان نییە چونکە بناغەی شتەکە چەسپا و ڕوونە و ئەو سوودوەرگرتنە کۆکردنەوەی ڕەسەنایەتی و هاوچەرخیە بەم جۆرە لە ئیسلامدا چەپ و ڕاست نییە بەڵکو ئیسلام ئەو ڕاستەڕێیە کە پێی دەڵێن سیڕاتە المستەقیم ڕێی ڕاست و ئەوەی بەلای ڕاست یان چەپدا لێ بچێتە دەرێ ئەوە سەرنگگرێ بووە و لە ڕێلای داوە و تووشی نەخۆشی ڕاستڕەوی یان چەپڕەوی بووە چونکە لای ڕاست و لای چەپی ڕێی ڕاست هەموو کوێرە ڕێن و هیچی تر ڕێی ڕاستیش ئیسلام تێکەڵاوێکی ژمێرەی نییە لە نێوان ڕاست و چەپدا بەڵکو ڕێیەکی سربەخۆ و جیاوازە لە هەموو جۆرە چەپڕەوی و ڕاستڕەویەک وەک لە سوورەتی ئەلئیسراء آيتي 29 الله سبحانه وتعالى فرمويتي ولا تجعل يدك مغلولة إلى عنقك ولا تبسطها كل البسط فتقعد ملوما محسورا وتا نأوان دا رشدو تتون با كدستت بملت وببستيتوا نهندش بلاويك كبهوية واللو مكراو خفتبار دانشي ولسورة الفرقان آيتي 68 الله سبحانه وتعالى فرمويتي والذين إذا أنفقوا لم يسرفوا ولم يقتروا وكان بين ذلك قواما واتا أوانيك شتيان بخشي نزياد الروي دكن نتستوني بلكو لنيوان هردو چاندا بشيويچي مامناوندي صراط المستقيم الري راست لبرانبر زيادة روي برجواندي كومل تسبروي زيد روي برجواندي تاك راست روي الريشي بيبيتسو پناو ريكا كبرجواندي تاكو كومل بيكا واللبر تاو دقريت بي اوي استملهيس كسيك يان دستيك بكات بدردي مسألة كرديكا دلت نشيش بسوتي نكباب باشا جا ئیسلام نەسەرمایەداریە نەکۆمۆنیستی بەڵکو ڕژێمێکی جیاوازی سربەخۆیە کە ئەوەی پێویست بێت لە تاچی وەردەگرێت بێ ئەوەی لە نێوی بەرێت ئەو شتەی کۆمەڵ نیازی پێیەتی دەیداتێ بێ ئەوەی کۆمەڵ بکاتە بیانیەک بۆ سەپاندنی تاقمێک بەسەر هەموو خەڵکدا بەم جۆرە ئیسلام هەموو چاکەکانی هەردووک ڕژێمانی تێدان بەم هۆیەوە توانای تێرکردنی گیانی مرۆڤی هەیە و نەسەرمایەداری و نەکۆمۆنیستی ئەوەیان لەدەست نایەت ئیسلام تێکەڵاوێکی دیالەکتیکی کۆکەرەوەیە لە نێوان داخوازی ئاینی جوولەکە و لێبوردنی بێپایانی ئاینی مەسیحیدا چونکە ئاینی جوولەکە دەڵێت چاوێک بە چاوێک و ئاینی مەسیحی دەڵێت ئەگەر زلەیەکیان لە ڕوومەتی ڕاستتدا ڕوومەتی چەپیشتان بۆ ڕاگرە بەڵام ئیسلام دەڵێ هەموو جۆرە ستەمێک دەبێ وەک خۆی وەڵام بدرێتەوە
بەڵام ڕاشی دەگەێنێت کە لێبوردن و ئاشتبوونەوە و لێخۆشبوون لە پێناوی خوا چاکترە. فمن عفا وأصلح فأجره على الله لسورة الشورى آية 40. واتا اوي چاوپۆشی بکات و ئاشت بێتەوە ئەوە پاداشتی لەسەر ئەڵڵایە. بەم جۆرە لەگەڵ بەکراوەیی هێشتنەوەی ڕێی تۆڵە ڕێی خۆشەویستی و لەخۆبردنیشی ئاوەڵا دەکاتەوە کە مرۆڤ لە هەردووچیان سەرپشکە و پاش هەڵبژاردنی هەر کامێکیان هەست بە ئاسوودەی دەکات. بەڵێ ئەمە ئەو ڕژێمەیە کە بەبێ دوودڵی چەپ و ڕاست وەلا دەنێ و ڕێیەکی سربەخۆی تایبەتی بۆ مرۆڤ دەکاتەوە کە لە ڕاستیدا ڕێیەکی نمونەیە ڕێی ڕاستە کە ئەویش ڕێی ئەڵڵایە. مادە و گیان کامەیان باڵادەسترن. لاپەڕا 63. مادە و بارودۆخی مادی و ئەو واقعە مادیەی کە دەورەی داوین یان بیر و ژیری و ویستی مرۆڤ و ئەو کەسایەتیە خۆی و دەرونیەی کە پێی دەڵێن گیان بە سەرنجێکی کورت و ڕووکەش وا دێتە بەرچاوان کە شوێنەواری مادی بارودۆخی کۆمەڵایەتی و بۆ ماوەیی وراثی و ئابووری وەک هەژاری و دەوڵەمەندی و برسێتی و تێری و ئەوانە لەسەروی هەموو شتێکەوەن. ئەوان بەرنامەی ژیانمان ڕێکدەخەن و هەموو هەست و بیری ئێمە دروست دەکەن. فشاری دەوروبەر، فشاری پێویستی، فشاری هەژاری و بێبەشی هەمیشە بەسەر هەموو هەست و نەستێکدا زاڵە. لە کاتی خامۆشی و دەست لەسەر دەستدانانی ئیرادە و بێدەنجی و خۆبەدەستەوەدانی هێزر و بیردا لەسەروی هەموو شتێکە. لێرەوە دەست بەجێ ئەو ئەنجامە دەست دەکەوێت کە مادە لە هەموو شتێک باڵادەسترە و ئەندێشە و بیرکردنەوەی مرۆڤیش هەڵقوڵاوی مادەیە. ئەمەش یاسایەکی گشتیە کە تاک کۆمەڵ نەتەوەکان هەموو مرۆڤیش دەگرێتە خۆی. ئەو داوەریەش تەنها لە بارێکدا ڕاستە، ئەویش ئەوەیە کە تاک یان کۆمەڵ لە بەرامبەر ئارەزوەکانی زگ و بەرژەوەندی سەپێنی خۆی بەدەستەوە بدات و بەم جۆرە مرۆڤایەتی دەبێتە هەویرێکی شل لە بەردەستی بارودۆخی مادیدا. بێگومان بەرژەوەندی خوازی و ڕێبازی گۆشەگیری و خۆ دوورگرتن سلبیە لەبەر ئەوەی هیچ زەحمەتێکی تێدانە ڕێگایەکی گشتیە و زۆربەی خەڵک بە درێژایی مێژوودا پەیدا ڕۆیشتون، چونکە زۆرینەی خەڵک هەستی پێویست بۆ گەیشتن بە ڕاستەقینەکان بەکار ناهێن و گوێ لە مستی زگ و ئارەزوو بەرژەوەندیەکانی خۆیانن. بەڵام دەزانین کە زۆرینە هەرگیز بە واتای هەموو بەگشتی یان جەبری مێژوو نییە. لێرەوە حەق و ناحەق لێکجیا دەبنەوە.